ڕێکلامی ڤیددیۆ کلیپێکی گۆرانی دیارە بڵاو بوو بووە ڕێکلامەکەی و خەڵکێکی زۆر بۆ ئێمەی نرد منیش وەکو ئەندام لە لیژنە ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی بە ئەرکی سەرشانی خۆم زانی کە هەستم بە بەدواداچوون و ئیجراعات لەسەر ئەم گۆرانیە دیارە دوێنێ بڵاو بۆیەوە من لە دوێنێەوە لەگەڵ وەزیری ڕۆشنبیری لەسەر خەتم خۆشبەختانە سوپاسی دەکەم لێرەوە کە بەدەم داواکاریەکەمانەوە هات هەر ئیمڕۆ وەڵامی دامەوە کە ئەو گۆرانیە ڕادەگرن و لە سەرجەم تۆڕەکانیش ڕایدەگرن بە تایبەت لە یوتیوب و لەگەڵ هێڵی گواستنەوە قسەیان کردووە کە ئەوان ڕای بگرن و ئیجراعاتەکان وەزارەت ڕۆشنبیری ئیمڕۆ دەستی پێ دەکات تا 10 ڕۆژی تر ئەو گۆرانیە لە یوتیوب نامێنێ هۆکارەکانی ئەوەیە ڤیددیۆیەکی زۆر نەشیاوە پێچەوانەی ئادابی کوردەواری و ئاداب و نیزامی گشتیە کەمەش پێچەوانی دەستوری عێراقیە بە مادەیەک هەر کاروکردەوەیەک کە پێچەوانی ئاداب و نیزامی گشتی بێت ئەوە ڕێگە پێدراو نییە بۆیە هەم پێچەوانی قانونە هەم پێچەوانی عادات و تەقالیدی کوردەواریە هەم ئەو جۆرە ڤیددیۆ کلیپانە شیرازەی خێزان تێک دەدەن گەنجەکانمان بەلاڕێدا دەبن بۆیە هەر شتێک ببێتە مایەی ئەوە ئێمە ڕوبەڕووی دەوەستینەوە لە داهاتووشدا من خۆم کار لەسەر ئەوە دەکەم بە تایبەت لە بابەتی هوەری کە لە ساڵانی ڕابردوو بە ئێستاشەوە لادانی ئەخلاقی زۆری تێدایە بۆیە کار لەسەر ئەوە دەکەم کە بە هیچ شێوێک ئەم لادانانە بەردەوامی نەبێ